کورد پێداگری لەسەر پۆستی سەرۆکۆماری عێراق دەکات و چەند لایەنێکی دیکەی عەرەبی پشتیوانی لێ دەکەن و ئەو پۆستە بە مافی کورد دەزانن. لە ناو لایەنە سیاسیەکانی هەرێمی کوردستانیشدا یەکێتی نیشتیمانی کوردستان ڕای دەگەێنێت بەهێزی پێگەی جەماوەری و ئێستێحقاقی هەڵبژاردن جارێکی دیکە ئەو مافەی پێدەدات کە سەرۆکۆماری عێراق دیاری بکات. لیستی متحیدون ئەو لایەنە عێراقیەی کە چەند جارێک لە زاری هەندێک سەرکردەیەوە دەبیسترا کە پۆستی سەرۆکۆمار بۆ لایەنێکی عەرەبی بێت، ئەمڕۆ دان دەنێت بەوەدا کە ئەو پۆستە بۆ کورد بێت. تەلال زوبەیعی سەرکردە لە لیستی متحیدون ڕایگەیاندووە ئەوان هیچ ڕێگریەکیان نییە بۆ ئەوەی براکوردەکان پۆستی سەرۆکۆمار بۆ خولی ئایندە وەربگرنەوە، بەڵام دەستبەرداری پۆستی سەرۆکی پەرلەمان نابن. جەختیشی لەسەر و لێگەیشت نەکردوێتەوە کە متحیدون لەگەڵ کووردا کردوویەتی. لایەکی ترەوە عەبدولکەریم ئەنساری یاریدەدەری ئەمینداری گشتی ڕێکخراوی بەدر کە هاوپەیمانێکی نێو دەوڵەتی یاسایە ڕایگەاند بە پێی ڕێکەوتنەکانی پێشووی لایەنە سیاسیەکان بۆ پێکهێنانی حکوومەتی ئێستای عێراق پۆستی سەرۆکۆمار دراوەتەوە کورد. ئەو سەرکردەی ڕێکخراوی بەدر پێی وایە هیچ گرفتێک ڕوو نادات ئەگەر کورد پۆستی سەرۆکۆماری عێراق بگرێتەوە دەست. یەکێکی دیکە لەو لایەنانەی کە پشتیوانی لە کورد دەکات بۆ وەرگرتنەوەی ئەو پۆستە لیستی ئەحراری سەر بە ڕەوتی سەدرە. لەوبارەیەوە زوهێر عەرەجی پەرلەمانتاری لیستی ئەحراری سەر بە ڕەوتی سەدر بە سایتی خەندانی ڕاگەیاندووە کورد پێکهاتەیەکی سەرەکی عێراقن و مافی خۆیانە پۆستی سەرۆکۆماریان هەبێت. ئەوەشی ڕاگەیاندووە کە ئەزموونی سەرۆک تاڵەبانی لەو پۆستەدا سەلمان دیکە کورد شایەنی ئەو پۆستەیە. عەرەجی پرسیار دەکات و دەڵێت چی تێدایە ئەگەر کورد کەسێکی لێهاتوو بۆ پۆستی سەرۆکۆمار دیاری بکات و لە قۆناغی ئایندەدا بتوانێت سەرۆکایەتی عێراق بکات. ئەندامەکەی ئەحرار دەڵێ دابشکردنی پۆستەکان تەنیا لە ڕێگەی تەوافقەوە دەبێت. بۆ پێی کوردیش پێکاتەیەکی سەرەکی سیستمی سیاسیە مافی خۆیانە پۆستی سەرۆکۆماریان هەر پۆستێکی دیکەیان بەربکەوێت. ئێستا ئیدی لێدوانی سەرکردە عەرەبەکانی عێراق سەبارەت بەوەی کا پۆستی سەرۆکایەتی کۆمار مافی کووردا زۆر زیاتر دەبیسترێت، بەڵام مشتومڕی ناوخۆی کوردەکان سەبارەت بەو پۆستە هێشتا وەک خۆی ماوەتەوە.